پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت ڕیکۆردی تۆمار کردووە لە دواکەوتن و پێکنەهێنانی بەراورد بە 9 کابینەی ڕابردوو بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی ستۆپ بەهۆی ململانێ و ڕێگنەکەوتنی لایەنەکان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و پێکهێنانی حکوومەت 11 مانگ دواکەوتووە و تا ئێستاش چارەنووسی دیاری نەکراوە. بەداخەوە ئەوە ینی پێشێلی پەیڕەوی ناوەخۆ بوو کە دەکرا لە دانیشتنی یەکەم ئەو دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردن دواتریش سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و کابینەی دەیەم هەڵبژێردرێتن. ئەوەی کە جێگەی سەرنج بوو ئێمە لە راپۆرتەکەمان کە چاودێریمان کردووە لە یەکەم خولی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 1992 ئەنجام دراوە کە لە بینی هەڵبژاردن لە بۆ پێکینان ماوەی 3 مانگی ویستووە، بەڵام بەداخەوە ینی کابینە دوای کابینە ماوەی پێکینانی کابینە لەگەڵ هەڵبژاردن نیماوەکە درێژتر بۆتەوە کە کابینەی دەیەم ڕیکۆردی شکاندووە. ڕێگنەکەوتنی لایەنەکان ئامانجدەی دابەشکردنی سەروەت و سامانە لە نێو حیزبەکانی دەسەڵات کە لە سەرەتای نەوەتەکانەوە نەهامەتیەکان دەستی پێکردووە و ساڵ بە ساڵیش قوڵتر دەکرێتەوە. ئەوەی لە کوردستان دەکرێت زیاتر دابەشکردنی دەسەڵات و سەروەت و سامانی خەڵکی کوردستانە لە نێوان حزبەکان کرایە لەبەر ئەوەی لە نۆتویەکەوە خەڵک مەحاناتی هەیە بە هیچ شێوەیەک مەحاناتەکان چارەسەر نەکرا، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ مەحاناتی قوڵتر دەبی. ئەوە معنای وانە ئێستا لە ڕووی بینایات و خۆشگوزەرانی جوانکاری لە کوردستان ڕوویدایە، بە تایبەتی هەولێر کە پایتەختی کوردستانە، بەڵکو ئەو جوانکاریە چەند سەرمایەدارەکەن، ئەو سەرمایەدارانەش بەشی زۆریان بەرپرسی حزبین. کابینەی یەکەم تاک و کابینەی شەشەمی حکوومەتی هەرێم لە نێوانی هەڵبژاردن و دەنگدان لەسەر کابینەکە تەنها 3 مانگ بە جیاوازی چەند ڕۆژێکی خایاندووە. کابینەی حەوتەم تاک و کابینەی هەشتەم و نۆیەمیش تەنها 9 مانگێکی خایاندووە بە جیاوازی چەند ڕۆژێک، بەڵام بۆ پێکهێنانی کابینەیدا لە دوای هەڵبژاردنەوە تاکو ئێستا زیاتر لە 11 مانگی پێویست بووە و تاکو ئێستاش هیچ هەوڵێک بۆ پێکهێنانی ئەو کابینەیە لە ئارادا نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.